بنسبة بارودۆخی دادگا بۆ کەسانی کە جیابوونەوەی ڕوو لە دادگاکان ئەکەن بەداخەوە ئێمە لەبەرەوەی لەناو دادگاکانە ئیشەکەین و هەموو ڕۆژێک لەناو دادگاکان ناین و کە کەیسە هەمە جۆرەکانە بینین. یەکێک لەو کەیسانی کە ئێمە لەناو دادگاکانە ئەیبینن کەیسی جیابوونەوەی ژن و مێردە کە زۆر بەداخەوە لە کاتی ئێستاە کەیسەکان ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشانایە و هۆکاری جیابوونەوەکانیش ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشانایە کە بەداخەوە زۆری کەیسەکان لە ناو دادگایە ئەبێتە هۆی ئەوەی کە ڕۆژ بە ڕۆژ ژمارەی دادوەرەکان و مۆزەفەکان ڕوو لە زیادبوونەکان لە کاتێکا کە ئەو هەموو دادوەرە بەڕێزە و ئەو هەموو مۆزەفە هەیە فریاناکەون و یەکلایبوونەوەی کەیسەکان دو ئەکەوێ بەهۆی زۆری کەیسەکان لە ناو دادگایە. بێگومان ئێمە کە ئەمە ئەڵین زۆر بەداخەوە کە ساڵ بە ساڵ ئامارەکانی جیابوونەوە ڕوو لە زیادبوون ئەکا کە ئەمەش بۆ کۆمەڵە هۆکارە گەڕێتەوە. ئێمە ناتوانین بڵین تاکە هۆکارێک هەیە بۆ جیابوونەوە. زەقترین هۆکارەکانی کە لە کاتی ئێستاە باوە و لە ناو دادگاکانە ئێمە ئەیبینین یەکەم شت تۆڕە کۆمەڵایەتیەکان هۆکارێکی زۆر ئەساسی جیابوونەوەی ژن و مێردە کە هەر لە خراپ بەکارێنانی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە کە جاری وهەیە ئەبێتە هۆی ئەوەی کە پیاوەکە یاخود ژنەکە خیانی زەوجی ئەکا لەگەڵ تەرەفی بەرامبەرە. جاری وا هەیە دوو کەسەکە کەسی باشن کەسی دیارن لە ناو کۆمەڵگەشە، بەڵام کاتێک ئەچنە ناو ئەو پرۆسەیەوە سێرەکەی دوو تەبیعەتی زۆر جیاوازن لە یەکتری کە ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی کە ئەو ژن و مێردە داوای جیابوونەوە بکە. هۆکارێکی تریش لایەنی داراییە کە زۆر کات ئەمە هۆکارە بۆ جیابوونەوە. جاری وا هەیە من کەیسم هەبووە هاتۆتە لام کە وتوێتی بۆ نمونەباری داراییمان زۆر خراپە کە ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە کێشە دروست ببێ لە بینی ژن و مێردەکەیە و دوجاریش بە جیابوونەوە گەشتون. لەگەڵیشا کە هۆکاری تریشمان هەیە تەنها ئەم هۆکارە نییە، جاری وا هەیە هۆکارەکان تەدەخولکردنی کەسی سێمە کە زۆر بەداخەوە کە لە کاتی ئێستەیە دادگاکان پڕبووە لەم جۆرە کەیسانە. جاری وایە ژن و مێردەکە ئەگەر بیتە سەر ئەساسەن هیچ کێشەیەکیان نییە، بەڵام لەوەی کە کەسی سێم تەدەخولەکە ئیتر کەسی سێم ئایا کە سوکاری ژنەکەیە یاخود کە سوکاری پیاوەکەیە یاخود ڕەفیقێکە یاخود کەسێکە کە تەدەخول ئەکات ئەبێتە هۆی ئەوەی کە کێشە بۆ ئەبینی ئەم ژن و مێردە دروست بکە. من کەیسم هەبووە کە 20 ڕۆژ بووە زەواجیان کردو و چوونەتە ماڵ و حاڵی خۆیانەوە و هۆکارەکەی بڵین بەوە گەشتووە کە جیا ببنەوە. کەیسم هەبووە چەند ساڵ پێش ئەوە عیلاقیان هەبووە لەگەڵ یەکترا، بەڵام کاتێک کە زەواجیان کردووە تەمەنی زەواجیان 3 مانگ بووە. هەموو ئەمانە بۆ ئەوە ئەگەڕێنینەوە. جاری وایە دوو کەسەکە یەن دائنیشن لەگەڵ یەکترا قسە ئەکەن گفتوگۆ ئەکەن، بەڵام بە عاتفانە بڕیار ئێن نایەنە سەر ئەوەی کە زۆربەی شتە ئەساسیەکان باس بکەن. بۆ نمونە من هەموو جارێ بە کچ و کوڕەکان ئەڵێم کە ئێوە دائنیشن بۆ ئەوەی کە لەگەڵ یەکترا زەواج بکەن. خۆ زەواجی ئێستا هەمووی بە دڵی خۆی و بە ڕزامەندی خۆی زەواجەکە، ئەمە جاران نییە، یعنی زۆربەی زۆری بە دڵی خۆی زەواجەکە، بەڵام کاتێک کە هێن دانیشن لەگەڵ یەکترایە خۆت ئیتر خۆشەر نییە ئەو زەواجە هەر لە ڕێگەی عیلاقەوە بێ، جاری وایە لە ڕێگەی سەدفەوەیە دانانیشن. بۆ نمونە ئەم دوو کەسە تا چەند تەبیعەتیان لەگەڵ یەکترا ئەگونجێ یاخود نزیکی عیلەکان لە یەکترەوە لەلایەنی کۆمەڵاتیەوە کە ئەمەش بۆ خۆی ئەساسە. خوچکۆ جاری وا هەیە ئەم دوو کەسە پڕ بەدڵ زەواج ئەکەن، یەکتریان بەدڵە بکە ئەچنە ناو پرۆسەکەیەوە ئاستی جیاوازیەک کە هەیە لەو بینەیە، بۆ نمونە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بێ، لە ڕووی ئاستی خوێندنەوە بێ، لە هەر ڕوویەکەوە بێ، سێرەکەی کێشە دروستە بێ لە بینیانە کە دوجار ڕنگدانەوەی ئەبێ لەسەر ژیانی ئەم ژن و مێردە. من ئەڵێم کاتێک کە دائنیشن بڕیار ئێن لەسەر پرۆسەی زەواج هەروە ئاسانیە. پێش زەواج با کۆمەڵە شتێ بزانن، نەک ئەوەی کە ڕۆشتنەدا و پرۆسەکەیەوە و لەگەڵ یەکەم شەڕ و لەگەڵ یەکەم دەمەقاڵەیە ئیتر ئەو دوو کەسە بەیەکترا بتەقێنەوە یاخود قسەی ناشرین نەشیا و بەرامبەر بەیەکتری بکەن. ئەو کاتە بێتە هۆی ئەوەی کە ئەو دوو کەسە سیوایان لێکتریێتەوە، ڕێز و احترام نابێنە لە بینیانە. ئەو کەیسانەشی کە لە ناو دادگاکانان یعنی بڕواتانە بێ زۆربەی زۆری کەیسەکان ناڵێم هەمووی چکەتیایەتی کە لەسەر قەزەی قورسیش داوای جیابوونەوە ئەکایتر ئایا یان پیاوەکەیان ژنەکە بێ، بەڵام بڕواتانە بێ زۆربەی زۆری کەیسەکان لە شتێکی زۆر بەسیتەوە بووە، شتەکە گەورە بووە وردە گەورە بووە، بۆتە هۆی ئەوەی کە متمانە نەماوە، بۆتە هۆی ئەوەی کە ڕێز و احترام نەماوە لە بینیانە
ناچار هۆکارەکەی گەشتۆ بە نەتیجەکەی گەشتۆ بە جیابوونەوە و زۆرترین کەیسەکانیش بۆ نمونە مناڵیان هەیە بەتایبەتی ئێمە و کەیسانەی کە مناڵیانە بێ زۆر زەحمەتە لامان جیابوونەوە من وەکو خۆم هەر کەیسێکی جیابوونەوە بێتە لامی تر ئایا محامی پیاوەکە بم یا خود محامی ژنەکە بم یەکەم قسەم ئەوەیە لەگەڵیا ئەڵێم بەس ئەو نا ڕێگەم پێ بە من قسەیەکی خەر بکەم لە بینیا بەشکم چنەوە لای یەکتری جاری وایە کەیسەکان بە قسەمانەکەن خۆشبەختانە قسێکی خێری تاکەین یا خۆ دانیشتنێک ڕێکە خین ئەچنەوە لای یەکتری جاری واشەڵێ نا من تاوە گەشتم بە بنبەست داواکەم بۆ بەرزکەرەوە ئێمە داواکەشی بۆ بەرزکەینەوە هەرواز ناهێنین لەسەر ئەوەی کە ئەم دوو کەسە چنەوە لای یەکتر و چۆنەڵی نەگا بەجیابوونەوە چکە بەجددی من هەموو جارێم قسەم کردووە ئەگەر ژن و مێردێک بچنەوە لای یەکتری بەڵام چوونەوە لاکەیان هەر تەنها بەڕووکەشی نەبێ بەڵکو بەوە بێ کە ئیتر تەواو ئەمان کۆمەڵێ خەڵەتیان کردووە لە ژیانیانە کۆمەڵە لێک تێنەگەشتن هەبووە ئیتر دووبارە نابێتەوە ئەم دوو کەسە بڕیاری ئەوەیان کە لاپەڕێکی سپی هەڵبەنەوە من ئەو دوو ژن و مێردەی کە ئەچنەوە لا یەکتری و ئەزانم هەزار داوام بردووەتەوە چکە بۆ لەبەرەوەی لا قەزەی ژن و مێردا من هەمیشەم قسەم کردو براوە دۆڕاوە نییە لەبەرەوەی خێزانێک لە یەکتری هەڵەوەشێ ماڵێک تۆ یعنی تاو یەکلا بێتەوە لەوەی کە ئەم ماڵە لە بۆ ئەم ژن و مێردا نەماوە یاخود بەتایبەتی لە قەزەی جیابوونەوەیە مناڵ زۆر یعنی زەحی 100% مناڵە کە زۆر کات ئێمە ئامۆژگاریانەکەین کە ئەڵێن ئەمە ڕاستە تۆ ئەتەوێت جیا ببیتەوە بەڵام ئایا تۆ ئەزانی دوای جابوونەوە چۆنیە بێ ئایا تۆ ئەزانی لە دوای جابوونەوە ئەم مناڵە چی لێیە کە بەتایبەتی ئەمە زیاترینی کەیسەکان کە هێتە لامان ئێمە پێیان ئەڵێن بۆ نمونە لە دوای جابوونەوە ئەمە ڕوەیە ئەوە ڕوەیە جاری وایە کەیسەکان گوێمان لێ ئەگرن ئەو نازانێ ئەو لەبەرەوەی کێشەیەکی بۆ دروست بۆڵە تەنها نەجاتم بێ نازانێ کە لە دوای جابوونەوە چی ڕوئەیە کە کۆمەڵێک لەوانەیە کێشەکان زیاتر بن کەمتر نەبن ئێمە یاسایەکمانەیە یاسایی باری کەسێتی عێراقیە کە ئەم یاسایە بەس لە هەر لە زەواجەوە هەر لە تەلاق و هەر لە میراتی و هەموو بابەتەکانی پەیوەست بە خێزان و بەتایبەتی ژن و مێردیشی تایە لەم یاسایەیە کۆمەڵە شت باس کراوە بۆ نمونە باسی مارەیی ئافرەت کراوە بۆ نمونە باسی نەفەقەی ئافرەت کراوە کە مارەیی چۆنی بدرێ چی بێ لە چ کاتێکا بدرێ بەپێی ئەوەی کە لە یاساکەیە باس کراوە هەموو کچێک کە زەواج مارەیی هەیە ئیتر مارەیی شرد نییە دیاریکراو نییە مارەیی وەکو ئەوەی کە خی گەورەژە فەرمە هەرچیەکە حەڵاڵە و بەنسبەت یاساکەشەوە بە هەمان شێوازە بۆ نمونە گەرژنێکی ئەگەر کچێکی ژمارەیی دیاری نەکرابوو ئەوە کاتە توانین مارەیی هاوشێوەکانی دیاری بکرێ مارەی هاوشێوە واتە چی واتە بۆ نمونە خوشکی هەیە یان پووری هەیە لەسەر مارەی ئەوان هاوشێوەکەی بۆ دیاریەکرێ ئەگەر مارەیی نەبوو و بەنسبەت ئافرەتیشەوە لەو ڕۆژەوەی کە زەواجەکە و عەقدی زەواجەکە دەرئەکە مەصرفی واتە نەفەقەی لە ڕووی قانونیەوە ئەکەوێتە سەر و پیاوە بەواتای ئەوەی کە ئەگەر هاتوو عەقدی زەواجەکەیان دەرکرد زۆر کات ئەم خەڵک بەمە بەخەڵەت تێگەشتووە بمجرد ئەوەی کە عەقدی زەواجەکەیان دەرکرد لەو ڕۆژەوەی عەقدی زەواجەکە دەرکراوە مەصرفی ئەم ئافرەتە لەسەر و پیاوەی بانەشی گواست بێتەوە زۆر کات دەڵێ خۆ منەوە ئافرەتەم نەگواستەوە خۆ من لە ماڵێکا لەگەڵمان ناژی نەخێر لە ڕووی قانونیە و لە ڕووی شەرعیەوە لەو ڕۆژەی کە ماری کرد و عەقدی زەواجی بۆ دەرکرد مەصرفی ئەو ژنە لەسەر ئەو پیاوەیە مەصرفیش چییە گرێتەوارێ بۆ نمونە جلوبەرگە پێداویستی پزیشکیە خۆراکە شوێن و ڕێگەیە ئەمانە ئەچێتە بابی ئەوەی کە نەفەقەی ژنەکە ئەچێتە سەر لەسەر پیاوەکە ئەبێ هەتا 3 مانگی دوای جیابوونەوەش بەواتای ئەوەی ئەگەر بۆ نمونە ژن و مێردێک پێکەوە بن ئەگەر لێک ماڵیشا پێکەوە نەبن گواستی بێتەوە گواندەی گواست بێتەوە بە مجرد ئەوەی کە عەقدی زەواجی هەبێ مەصرفی لەسەر ئەو پیاوەیە مناڵ لەو ڕۆژەوەی کە بۆ نمونە کە دروست ئەبێ مەصرفی لەسەر باوکە چی کوڕ بێت چی کچ بێ بەڵام کچ تا زەواجەکە مەصرفی لەسەر باوکە هەتا ئەگەر هاتوو خوانە خواستدایک و باوکەکە جیا بوو بێتنەوە مناڵەکە لە لای دایکەکە بێ مەصرفەکەی هەر لەسەر باوکە کوڕیش تا خوێندن تەواوەکە یاخود ئەگا بە تەمەنێک و واز لە خوێندنێنێ و ئەتوانێ خۆی
جابوونەوەی ئیش بکە ئەوە مەصرفی لەسەر باوک نامێنێ. قانونی خواشەخسی باسی جابوونەوەی کردووە، مادەی 40 هەیە و چەند مادەیەکی تریشمانەیە بۆ نمونە مادەی 40 باز لە تەفریق بە سەبەبی زیانگەیاندنەکە کە چی پیا و چیژن ئەتوانن داوای جابوونەوە بەرز بکەنەوە لە ڕێگەی دادگاوە کە ئەویش بۆ نمونە ئەگەر هاتوو زەرەریان بە یەکتری گەیاند، زیانیان بە یەکتری گەیاند، زیانەکە مادی بێیان معنەوی بێواتەیان لێدان بێیان جنێ و قسەی ناشیرن و ئەنمانە بێ دوو لە ڕووی بینەران و دوو لە ڕووی جەنابتان و یاخودەوە تا خیانەی زەوجی بێ کە خیانەی زەوجی تریان پیاوەکە بیکەیان ژنەکە بیکە، یاخودەوەتانێ جوودبوون لە دواوە واتە جوودبوونی ناشەرعی کە ئەگەر پیاوەکە داوای لە ئافرەتەکە کریا خۆی بە پێچوانەوەش ئەتوانێت داوای جابوونەوە بکرێت. لەوانەیە بڵێ نەم خاڵەتە نییە، بەڵام لەناو دادگاکان بوونی هێوە من خۆشم کەیسم هەبووە، بەڵام ئەوەیە کە کەیسەکە یەتەلات یەکسەر ڕاستەوخۆ پێت ناڵێ لە بەرەو هۆکارێ کۆمەڵە کۆکاری تر هەبووە. اینجا سێرەکەی کاتێکێتە سەرەوەی کە قسەت بۆ بکە هۆکارە سەرەکێکی ئەو حاڵەتە بووە و کۆمەڵێک حاڵەتی تریش هەیە کە ئەتوانین داوای جابوونەوە بکەن و یاخودەوە تا بۆ نمونە ژن و مێردەکە کێشە و ناکۆکیان هەیە، ئەویش لە دڵپیسیە، لە ڕەزیلیە، لە مەصرف نەکێشانە، لەوەی کە ڕێگری کە سوکارە لەمانێ و کۆمەڵێک هۆکاری تریش کە ئەتوانێت داوای جابوونەوەکەن بە هۆکاری ناکۆکی و نەگونجان و یاخود ئەوەی کە بۆ نمونە پیا و ژن بەجێ بهێڵە بەبێ هۆکاری شەرعی، بەبێ پاساوی شەرعی، بەبێ ڕەزامەندی ئافرەتەکە ئەگەر گواست بێتیەوە ساڵێک تێپەڕی بێ بەسەرەوەی بەجێهێشتووە، گەر نەی گواست بێتەوە 2 ساڵ تێپەڕی بێ ئەوەش نەکاتوانێت داوای جابوونەوە بکە و ڕێکەوتنی یعنی تەلاقی خوڵعیشمان هەیە کە ڕێکەوتنی بینی ژن و مێردەکەی و ئەمە ئاسانترین ڕێگەیە لە ڕێگەی دادگاوەکە کۆتایی پێەیە و ڕاستە تەلاقیش بەدەست پیاوە توانێت بەبێ ڕەزامەندی و بەبێ ئاگاداری ژنەکە تەلاق بخا کە ئەویش لە مەجلیسێکایە کە دوو شایەت حازر بێت و تەلاق پیاویش سێ تەلاقی بەدەستە. ئەمەش ڕێگر نییە لەوەی کە بۆ نمونە ئەم مافە دراوە بە پیاوەکە، بەڵامی تر دوایی لایەنی مادی لەسەر پیاوەکە ئەکەوێ لەوەی کە ئافرەتەکە حەقەکانی ئەکەوێ لە مارەیی پێشەکیە، لە مارەیی پاشەکیە، لە نەفەقەیە، لە حەقی سوکنایە. ئەگەر پیاوەکە خانوویەکی بێناوە بێ کە 3 ساڵ ژنەکە توانێت لەو خانووە بێ لە قەرەبووی تەلاقی ناڕەوایە کە ئەگەر پیاوەکە هاتبوو بە ناڕەوا ژنەکەی تەلاقا بوو و کۆمەڵە حەقی تریش کە قانونەکە زامنی کردووە بۆ ژن کە ئەتوانێت بە داوا داوای بکە و کۆمەڵێک هۆکاری تریش هەیە کە لە داواکە لە قانونەکە باسی ئەکە کە بۆ نمونە ئەگەر هاتوو ئەو دوو کەسە بۆ نمونە ئەگەر هاتوو کەسەکە سجن کرابێ لە 3 ساڵ زیاتر بێ و ساڵێک تێپەڕی بێ بەسەر سجنەکەیە واتە بەواتایەوەی کە حکم درابێ لەسەر جەریمەیەک ئەوە ئافرەتەکە بۆی هەیە داوای جابوونەوە بکە، یاخود ئەگەر هاتوو پیاوەکە مەصرفی نەکێشە ئەو کاتە هەر بۆی هەیە داوای جابوونەوە بکە. ئەگەر هەر مەصرفی نەکێشە بۆ نمونە قەرارەکە چێتە دایری تەنفیز لە بەڕێوەبەراتی جێبەجێکردن لەوێت قەرارەکە جێبەجێیەکرێ. ئەگەر پیاوەکە هەر نەهات بەدەمیەوە باشە، هەر مەصرفی بۆ دانەنا هەر نەهات بەدەمیەوە ئەو کاتە لەوێ ئەوش بە کۆمەڵێکی ئیجراعات هەروە ئاسانیە بڵێ یەکسەرە چێ بۆ سجن بە کۆمەڵێکی ئیجراعات ئەگەر نێت ئەو کاتە ئافرەتەکە ئەتوانێت ئەوش دوای کۆمەڵێکی ئیجراعات ئەتوانێت داوای حەبسکردنی پیاوەکە بکە. ئەمەش لە کۆتا نقطەیە کە ئەگەرات و پیاوەکە نێتە پێشەوە بەوەی کە مەصرفی ئافرەتەکە بە. لە ناو دادگاکانە بەڕاستی ئێمە ناتوانین بڵێن کە دواخستنی کەیسەکان بە ئەنقەستە یاخۆت بۆ نمونە کە ئەم کەیسە دواکەوێ هۆکارێکی لە پشتە، چونکە ئێمە بە تایبەتی من ئەم قسەیە بۆ ژنان ئەەکەم کە زۆر کات هەیە کە ڕوو لە دادگاکانەکەن ڕوو لە ئێمە ئەکەن پیان ئەڵین بۆیان ڕوونەکەینەوە کە کەیسەکەی زۆر خایانێ ئەمە ئەوە نییە تۆ بڵێ وەڵا لە مانێک و لە 2 مانگە یەکلا ئەبێتەوە بۆ لەبەرەوەی یەکەم شت قانونەکە کۆمەڵە ئیجراعاتی داناوە کە ئەمە لە دەستی نەمنایە نەداد وەرە بەڕێزەکایە نەدادگایە ئەبێ ئەم ئیجراعاتانە ببڕێ، ئەم ئیجراعاتانەش بە مانەک و بە 2 مانگ نابڕێ. ئەمە یەکەم شت ئەوەیە کە قانونەکە خۆی کۆمەڵە ئیجراعاتی داناوە. دووەم شت زۆری کەیسەکان لە ناو دادگایە هۆکارە بۆ ئەوەی کە کەیسەکان درەنگێک لا ببنەوە کە ئەمەش بەهۆی ئەوەی کە بۆ نمونە کۆمەڵە بۆ نمونە ئێستێمە 8 دادوەرمان هەیە کە لە بواری قەزەی خێزانە ئیشەکە
دەکەن کە حەوت دادوەریان بە تەحدیدی کەیسی بۆ نمونە ژن و مرد ئەبینن. جاری وایە ئەوە کەیسەکان زۆرە و دەوامیش کەمە بە بۆنەی نەبوونی بۆ نمونە کەمی مۆزەفەوە، بۆی نەبوونی موچەوە، بۆی تەناوبی مۆزەفەکانەوە ناتوانێت بۆ نمونە لە ڕۆژێکە 20 کەیسە بینێ. ئەم 20 کەیسە شایەتی تایە کۆمەڵێک ئیجراعاتی تری تایە، زۆری کەیسەکان ئەبێتە هۆی ئەوەی کە کەیسەکان دوابکەوێ. بەڵێ بەوەی کە کەیسەکان دواکەوتنی کەیسەکانیش زۆر کات هۆکارە بۆ ئەوەی کە ژنان تونوتیژیان بەرامبەر بەکاربێنێت بۆ لەبەرەوەی کێشەکان قوڵترە بێتەوە، کێشەی کۆمەڵایەتی لێ بێتەوە. جاری وا هەیە کەیسەکە خۆی لەناو دادگایە، ڕێکاری خۆی ئەبرێ، بەڵام لەبەر ئەوەی کە زۆری کەیس لەناو دادگاکانەیە ڕێکارەکان لاوازن، ڕێکارەکان بە سستی ئەڕۆن کە بە سستیش خۆش جاری وا هەیە لەم لە دەرەوەی دادگا کێشە بۆ ئافرەتەکە دروست دەکرێت. ئەبێتە هۆی ئەوەی کە ڕوبەڕووی هەڕەشە بێتەوە، یانە بێتە هۆی ئەوەی کە بکوژرێ، یاخود دەبێتە هۆی ئەوەی کە یعنی ناتوانێت لە ماڵێکە دابنیشێتەوەکو کێشەکەیەک لابێتەوە کە زۆر بەداخەوە زۆرترین هەنێک کەیسمان بینیوە کە گەشتۆ بەوەی کە ئافرەتەکە بکوژرێ یاخود ڕابکە لە ماڵەوە بەوەی ئەوەی کە ژیانی پارێزراونیە درەنگێک لای بوونەوەی کەیسەکان زەرەر بە خێزانەگەیەنێ و بە تایبەتیش زەرەر بە ژن و بە مناڵەگەیەنێ. بەداخەوە کە ئێمە ئەمە ئەڵین زۆرترینی ئەو کیسانەی کە ڕوو لە ئێماکەن و بە تایبەتی ژنانیش زۆر ترسیان لە قسەی کۆمەڵگە هەیە، لە قسەی کە سوکار هەیە، بەوەی کە بۆ نمونە گەرجا بێتەوە توانجی لێ درێ، یاخود بەوەی کە پێڵێن بێهاوژین لە ناو کۆمەڵگەیە، یاخود کە لە دوای جابوونەوەەوە ئەم ئافرەتە بەچی ئەگات. زۆرترین کەیسەکان کەێنە لە ئێمە هەڵێ ئێمە چەند ساڵە کێشەمان هەیە، چەند ساڵە مشکیلەمان هەیە، بۆ نمونە من چەند ساڵە ئەزانم کە مێردەکەم خیانەتم لێکە، یاخود بە پێچەوانەوە، بەڵام خۆم گرتووە ئەڵەم با داوای جابوونەوە نەکەم، باس بینێ توانج و تەشەرم لێ نەدرێ، یاخود بە چاوێکی ترەوە سێر نەکرێم، یاخود بۆ نمونە خوانەخواست ئەم کەسە بە تەمای زەواجی دووەم بێجاری وایە بەداخەوە کە زۆرترین توهمەی بۆ دروست دەکرێت لەسەرەوەی کە ئەخۆ لەسەر چی جابێتەوە، ئەخۆ بە هۆکارەکەی چیە، لە کاتێکا ئەو قسانە هیچی وانە. من کەیسم هەبووە بۆ نمونە بە تەما بۆ زەواج بکاتەوە، تەرەفی بەرامبەر هاتۆ پرسیاری لە کردوم و توتی گۆناخان کەیسەکەی لە لای تۆیە تکایە ڕاستیمان پێ بڵێ ئەساسەن لەسەر چی جیابۆتەوە. یعنی زۆر بەداخەوە هەر بە گومانە لەسەر ئەوەی کە بۆ نمونە خوانەخواست لەسەر قەزەیەکی ئەخلاقی جانە بوو بێت کەیسەکان کە لە دوای جابوونەوە زۆر کاتیانەوە لامان داوای ئیستیشارەمان لێکەن، یاخود قەزەی تریان هەیە کە پێویستە بە مناڵەکانیانەوە بڕواتە بێ زۆر یعنی ڕاستە ئەو بە حوسن ڕزای خۆی جیابۆتەوانێ و ژیانێک ئەوێ ژیانێک دروستکە، بەڵام ئەو نەتە دەخۆلی پێکەن، ئەو نەتە ئەو توانج و تەشەر و قسەی ناخۆش و توهمەی بۆ هەڵەبەسن، ئەو کەسە بڕواتە بێ بێزارە لەوەی کە ئەڵێ بۆ من بۆچی ئەمەم کرد. لە کاتێکە ئەو خەریکی ژیانی خۆیەتی دانیشتۆ بە دیار مناڵەکانیەوە، مناڵەکانی پەروەردە ئەکا، بەڵام لەم لاوە سەیرەکەی یەن کێشەی بۆ دروستەکە. ئازادی ئێمە بەوە خەڵک بەوە تێنەگاکە بڵێنی ترم کەسە خۆی حڕ بێ بە ئارەزوو خۆی بڕوات بێت بە ئەم سەرکان نەکاکە. ئازادی ئەوە نییە، ئازادی ئەوەیە کە ئەم کەسە دانیشتووە بە ڕێکوپێکی خەریکی ژیانی خۆیەتی من بۆ تەدەخولی بکەم، من بۆ هۆکار بم بۆ ئەوەی کە کێشەی بۆ دروست بکەم، بۆ هۆکار بم بۆ ئەوەی کە ئەم کەسە بکوژرێ خوانەخواست، بۆ هۆکار بم بۆ ئەوەی کە تووشی سەریەشەی بکەم. ئەگەر ناتوانم قسەی خێر بکەم و لایەنی خێر یارمەتی بەم کەواتە با بێدەنگ بم.